بەدیعدارتاش و پەروەردە دوو ناوێک و دەستەواژەیەکن کە بەڕاستی گرێدراوی یەکترین. ئێمە هەر کاتێ باسی پەروەردە بکەین، باسی پەروەردەی هونەری بکەین، ناتوانین باسی مامۆستا بەدیعدارتاش نەکەین کە توانیوێتی نەوەیەکی زۆر لە هونەرمەندان لە ڕۆشنبیران پێ بگەێنێ لەسەر ئاستێکی زۆر بەرز. مامۆستا بەدیعە بە تەنها هەر دایکێک نەبووە کە پەروەردەی کردو لە شانەوە، بەڵکو هونەرمەندێکی دیاریش بە و ڕێچکەیەکی تایبەتی هەبۆ لە کاری هونەری نواندن و دەرهێنانیشا کە چەندها ئەزمموی بەهێزی هەیە و ئاوڕی داوەتەوە لەو دەقانەی کە بە وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی وەکو منهەجی کارکردنی خوێندکاران لە ناو ئەکادیمیای هونەرە جوانەکان و پەیمانگای هونەرە جوانەکانە. دواتر مامۆستا بەدیعە بەوە ناسراوە کە زۆر گرنگیاوە بە کللتوری کوردی، بە زمانی کوردی، بە جلی کوردی، بە ئاوازی کوردی لە ناو ئیشەکانیە. بۆیە ئیشەکانی مامۆستا بەدیعە هەتا ئێستا لە یادەوەری هەموومانە ماوەتەوە و ئەتوانین دای بنین بە وێزگەیەک بۆ ئاوردانەوە لە کاتێکا کە بتوانین توێژینەوە بکەین لەسەر شێوازە جیاوازەکانی کاری دەرهێنان لە ناو شانۆی کوردیە.